137 ساڵ پاش هاتنە دنیای مەسیح ڕێکەوت لەگەڵ 890 ساڵ پاش دامەزرانی ڕۆم. ڕومیەکان سەدان ساڵەکە لە باکووری تورکیەوە تاکو و باشووری سووریەیان خستۆتە ژێر دەسەڵاتی خۆیان و ئەم ناوچەیان ناوە ڕوومی ڕۆژهەڵاتی. ڕومیەکان خۆیان بە پێشکەوتوترین خەڵکی سەردەمی خۆیان دەزانن، بەڵام لە ڕاستیدا دەبێت سەردەمی دەسەڵاتداری ئەوان لەلایەکەوە سەردەمی پێشکەوتنی معماری، شارسازی و شارستانیەت بزانین. لەلایەکی ترەوە سەردەمی پێشێلبوونی بایخەکانی مرۆڤایەتی و سەردەمی دڕندەیی و وەحشیگەری. فیلادلفیا یەکێک لە ئەیالەتەکانی ڕوومی ڕۆژهەڵاتیە کە ئەمڕۆکە ئەو شوێنە بەناوی ئەمان پێتەختی وڵاتی ئۆردۆن دەناسین. نادراوگەلی تایبەت لە ڕوومەوە دەگەنە فیلادلفیا و هەواڵی سەردانی زوو بە زووی ئیمپەراتۆری ڕووم ئادریانوس لە ئەیالەتەکانی ڕوومی ڕۆژهەڵاتی وەکو فیلادلفیا بە دیۆکلێتیانوس فەرمانداری فیلادلفیا دەدەن و ئەم هەواڵە بۆ ڕوومیەکان زۆر جێگای خۆشحاڵی و شادمانیە. دیۆکلێتیانوس یا بە قسەی خەڵکی بوومی ناوچە دەقیانوس فەرماندارێکی بەدەسەڵات و بێڕەحمەکە ڕەحم و بەزەیی لە دڵدا نییە. پاش عروجی عیسای کوڕی مەریەم بۆ ئاسمان ئاینی خودایی ئەو وردە خەریکی پەرەسەندنە و ئەمە بۆ ڕووم زۆر ئەستەمە. ڕوومیەکان کە پەیڕەوی خودایانی ئولەمپ بوون و خودایانی جۆر بە جۆریان دەپەرستی نەیان دەتوانی ڕووخان و لە ناوچوونی ئاینی بتپەرستی ببینن و شاهدی پەرەسەندنی ئاینی تاقانە پەرستی بن. بەمبوونەوە بە توندی دژی پەیڕەوانی ئاینی تازە دەجوڵێنەوە و ئەوان ئەشکەنجە و ئازار دەبن. بەڵام بەم هەموو تند و تیژیەوە تا ئێستا نەیانتوانیوە ڕێگا بە ئاینی تازە ببەستن. سیرکە پلۆتۆن بۆ تۆ ئەمە ئاخرین هەڵاتن. ڕەنگە هەڵاتنی هاتاوی سبەینێ نەبینی. ئەمڕۆ باروبوونە تێکدەنی. بەڵام سەفەر بۆ کوێ؟ پەنای ڕەحمەتی پەروەردگارت؟ یانی بەم تاوانبارە ئیزنی دیدار دەدا؟ ئەی مێهرەبان، هاتووین و گەورەیت کرد و ئەم بچووکەت بەخشی و بەم بێچارەیە ئیزنی هاتن بۆ پەنای ڕەحمەتی خۆتت دا. من خۆم دەناسم. بەم هەموو شەرمەزاریەوە چ بکەم؟ تۆ ئەم شۆ نەخەوتووی پلۆتۆن. تاوێکی تر دەخەوم، خەوێکی دوور و درێژ، پاشەویش بێدارەیەکی هەتاهەتاوی. پلۆتۆنیوس، بەڕاستی ئەگەر پاش مردن ژیانێک و پاش ئەم هەموو ڕەنجە پاداشێ نەبێ چی؟ یانی دەکرێ بەڵێنی هەزاران پێغەمبەری ڕاست پێش جێبەجێ نەبێ؟ نا.